بەڕێزان جەناوی پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە، ئەندامانی پەرلەمانی کوردستان، ئەندامانی ئەنجومەنی پارێزگا، بەڕێز سەرۆکی دەستەی بۆردی کوردستانی بۆ پسپۆڕی پزیشکیەکان، بەڕێز کاک فاروقی مەلا مستەفا، سەندیکا جۆرا و جۆرەکانی بواری تەندروستی، پزیشکان، کارمەندانی خۆشەویست، ئێوارەتان باش. زۆر خۆشحاڵ و بەختەوەرم کە لەم ئێوارەیەدا لە شاری جوان و لە شاری سلێمانی خۆشەویست لە ڕێوڕسمێکی تەندروستی گرنگدا لەگەڵ ئێوەی ئازیز بەشدار دەبم لە کۆنفرانسێکی نێودەوڵەتی لە شارە جوانەکەی سلێمانی کە کۆنفرانسێکی زانستی گرنگی تایبەتە بە تیشکە چارەسەری شێرپەنجە. زۆر بەخێر بێن بۆ کوردستان، بەخێر بێن بۆ شاری سلێمانی، سوپاس بۆ ئامادەبوونتان. بە تایبەتی بەخێرهاتنی گەرمی ئەو پزیشک و مامۆستا بەڕێزانە دەکەم کە لە وڵاتانی ترەوە هاتوون بۆ ڕێخستن و سازدانی ئەو کۆنفرانسە. ئامادەبوانی بەڕێز، سازدانی کۆنفرانسێکی نێودەوڵەتی لەو شێوەیە لە هەرێمی کوردستان سەرڕای قەیرانەکانی دارایی و شەڕی تیرۆریستانی داعش و هاتنی زیاتر لە 1,800,000 ئاوارە بۆ هەرێم گزارشتە لە خواست و ئیرادەی بەهێزی گەل و حکومەتی هەرێمی کوردستان بۆ بەردەوامبوون لە هەنگاوەکانی پێشکەوتن و دانەبڕان لە پێشکەوتنە خێرا و چۆنایەتیەکانی ئەو سەردەمە. پێشکەوتنەکانی کەرتی تەندروستی لە پواری شێرپەنجە و تیشکە چارەسەری شێرپەنجە وەک نمونەیەکی دیار و جێگای شانازی پێوەکردنە. لەو دەرفەتەدا بە پێویستی دەزانم سوپاسی سەرجەم پزیشکان و کارمەندانی سەنتەری ژیانەوە بۆ تیشکە چارەسەر بکەم کە بە هەوڵی ئەوان و پاڵپشتی حکومەت و کەسانی دڵسۆز توانیان چ لە نەخۆشخانەی هیوا و چ لە سەنتەری ژیانەوە ئەو کارە پێشکەوتوانە پێشکەش بە توشبوانی شێرپەنجە بکەن کە بووە بە ئومێدی هەموو نەخۆشانی شێرپەنجە نەک هەر لە شاری سلێمانی و هەرێمی کوردستان بەڵکو بۆ تەواوی شارەکانی تری عێراق جێگای ئومێد و متمانەی بەهێزە. هەروەک سازدانی ئەو کۆنفرانسە مانای متمانەدانی نێودەوڵەتی گرنگ بە ئاستی بەرزی ئەو سەنتەرە لە هەرێمی کوردستان و عێراق، چونکە ئەم کۆنفرانسە بۆ یەکەم جارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەنجام بدرێت بۆ ئەم مەبەستەش پارێزگای سلێمانی و شاری سلێمانی ئەنجام دراوە. هەروەها سازدانی ئەو کۆنفرانسە هەلێکی زۆر گرنگە بۆ پزیشکان و کارمەندانی تەندروستی و عێراق بۆ ئەشنابوون بە دوا پێشکەوتنەکانی چارەسەری شێرپەنجە و ئاڵوگۆڕی ئەزموون لەگەڵ پزیشک و شارەزاکانی ئەو بوارە کە خاوەن ئەزموون و شارەزاییەکی گەورەی نێودەوڵەتین. خۆشەویستان، نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان یەکێکە لە نەخۆشیە درێژخایەنەکان کە بایەخی زۆری پێدەدرێت و یەکێک بووە لە ئەوەلیاتەکانی کارەکانی وەزارەتی تەندروستی بۆ بەهێزکردن و پێشخستنی سەنتەرەکانی چاودێری و خێرا دەستنیشانکردن و چارەسەرکردنی، دامەزراندنی ئەنجومەنی شێرپەنجەی کوردستان و سندوقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە بۆ پاڵپشتی هەوڵەکان ڕۆڵی بەرچاویان هەبووە. ئێستا لە کوردستان 2 سەنتەری تیشکە چارەسەر و 3 نەخۆشخانە و 2 بەشی چارەسەری شێرپەنجە هەیە. ژمارەیەکی دیار لە پزیشک و کارمەندی تەندروستی دڵسۆز و شارەزا هەیە بۆ چاودێری و چارەسەری نەخۆشانی شێرپەنجە. فاکتەرە ژینگەیەکان لەگەڵ ناتەندروستی شێوازی ژیان لە خواردنی ناتەندروست و کەمجوڵەیی و وەرزش نەکردن و جگەرەکێشان هۆکارە سەرەکیەکانی نەخۆشی شێرپەنجەن لە کوردستان. ئاماری نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان ئەوە نیشان دەدات کە ڕێژەی توشبوون ساڵانەی شێرپەنجەی هەرێم بەراورد بە وڵاتانی دەوروبەری جیهان ڕێژەکە کەمترە. لە ساڵی 2014 5,058 حاڵەتی تازەی شێرپەنجە تۆمار کراوە لە دانیشتوانی هەرێم، لەگەڵ 2,500 حاڵەتی تر کە لە پارێزگاکانی تری عێراق سەردانی سەنتەرەکانی شێرپەنجەیان کردووە و بە خۆڕایی بەشداری نەخۆشەکانی ئێمەیان کردووە لە وەرگرتنی دەرمانی گرانبەها و چارەسەر، جگا لەو ژمارەنانی کە لە نەخۆشی ئاوارەن لە هەرێمی کوردستان. ئامادەبوانی بەڕێز،
وێڕای هیوای سەرکەوتنم بۆ کۆنفرانسەکەتان هیوادارم گفتوگۆ و بابەت و توێژینەوەی کۆنفرانسەکانتان زۆرترین سوودی هەبێت بۆ چاودێری و چارەسەری ژێرپەنجە لە هەرێمی کوردستان و ناوچەکە و جیهان. ئەم دەرفەتە سەرەتایەکی بەهێز دەبێت بۆ پتەوکردنی پەیوەندیەکان و دروستکردنی پردی پەیوەندی نێوان سەنتەرەکانی چارەسەری شێرپەنجە لە کوردستان و سلەیمانی بە تایبەتی لەگەڵ وڵاتانی تری جیهان لە پێناو باشترکردنی خزمەتکردن و چارەسەرکردنی نەخۆشانی ژێرپەنجە کە ئامانجی سەرەکی هەمومانە بێگومان. لە کۆتاییدا بە پێویستی دەزانم ڕێز و سوپاسی خۆم بۆ هەریەکە لەو بەڕێزانە بکەم کە ڕۆڵیان هەبووە لەو ڕۆژێک ئێستا هەیە. سوپاسی بێپایانم بۆ سەنتەری ژیانەوە و نەخۆشخانەی هیوا، سوپاسی بۆ پایانم بۆ هەر یەکێکە پزیشکان و کارمەندانی ئەو دوو شوێنە، سوپاسی بێپایانم بۆ بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی، سوپاسی بێپایانم بۆ سەرۆکی سندوقی کۆمەک بە توشبوانی شێرپەنجە، سوپاسی بۆ پایانم بۆ سنتەری FMC و کاک فاروق بۆ ئەنجامدانی ئەم کۆنفرانسە. هەروەها سوپاس بۆ ئێوە و هاتنتان مای شانازیمانە و دووبارە بەخێربێن. زۆر سوپاس. باس بۆ دکتۆر ڕێکەوت. ئێستا داوا لە دکتۆر کارزان سەرۆکی سەنتەری ژیانەوە دەگەین تاوەکو تارێکمان پێشکەش بکات. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، کەسایەتیە سیاسی و حیزبی و کۆمەڵایەتیەکان، پزیشکان، کارمەندانی تەندروستی، میوانە بەڕێزەکان بەخێربێن بۆ یەکەمین کۆنفرانسی بێزۆبەسترۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە شارە شیرینەکەی سلێمانی. بەپێویستی ێزانم گرنگی چارەسەر بە تیشک لەگەڵ گرنگی سەنتەری ژیانەوە بە خێرایی بۆتان باز بکەم. بە شێوەیەکی گشتی چارەسەری شێرپەنجە سێ پایی هەیە کە بریتین لە نەشتەرگەری، چارەسەر بە تیشک، چارەسەر بە دەرمان کە کیمیایی و هۆرمۆنی و بەرگری دەگرێتەوانە. چارەسەر بە تیشک بریتیە لە بەکارهێنانی تیشکێکی وزەبەرز بۆ لە ناوبردنی خانەی شێرپەنجەی کە مێژوگەی ئەگەڕێتەوە ساڵی 1995. بە شێوەیەکی سەرەکی بە دوو شێوە ئەکرێت. تیشکی دەرەکی کە لە سەدا 95 نەخۆشەکان پێویستیان بەم جۆرە لە تیشک هەیە بۆ چارەسەرکردن. ئێستا لە کاتی ئێستا لە سەنتەری ژیانەوە دوو ئامێر کە پیانەوترێ لینایەک وجودیان هەیە. دووەمیان تیشکی ناوەشیە کە کەمتر لە سایە 5 نەخۆشانی شێرپەنجە پێویستیان بەم جۆرە لە چارەسەر ئەبێ. لە کاتی ئێستادا ئامێرێکی تیشکی ناوەکی لە سەنتەری ژیانەوە وجودی هەیە، بەڵام تا ئێستا نەکەوتۆتە گەڕ. ئومێدمانەوەیە ساڵی ئایندە بتوانین بخێنەیش. چارەسەر بە تیشک بۆ گرنگە لەبەرەوەی کە دوو لە سەرسەی هەموو نەخۆشێکی شێرپەنجە پێویستی بەم جۆرە لە چارەسەر هەیە بۆ بنبڕکردنی نەخۆشیەکەی. لە دوای نەشتەرگەری بە دووەم کاریگەرترین هۆکاری چاکبوونەوەی نەخۆشی شێرپەنجە ئەژمارەکرێ. بە جۆرێک لە سایە چلی هەموو نەخۆشێکی شێرپەنجە پێویستی بەم جۆرە لە چارەسەر هەیە تا لە نەخۆشیەکەی چاک بێتوانێت. بەدەرلەوە هەندێک جار بۆ حاڵەتەکانی کە هیوای چاکبوونەوەی تیان نەماوە بە شێوەی چارەیەکی لاوەکی بۆ کەمکردنەوەی ئازار و ناڕەحەتی و خوێنبەربوون بەکارهێنرێت کە ئێمە لە سایە چی بۆ 35 نەخۆشەکانمان لەم حاڵەتە ئەگەنە لامان. یەکێک لە خاڵە گرنگەکانەوەیە شتێکی پێوتە کۆست ئفکتیڤنس. چارەسەری شێرپەنجە بە تیشێک بڕێکی کەم پارەی ئەچێ مقابلەوەی کە سوودێکی زۆر بە نەخۆش دەگەینێ. بە جۆرێک لە ئەوروپا، لە بەریتانیا و لە ئەمریکا لە سایە 5 بۆ 10 پارەی دیاریکراوە بۆ چارەسەری شێرپەنجە دەدرێ بە تیشک. لە کاتی ئێستادا لە هەموو عێراقدا 21 ئامێری چارەسەر بە تیشک هەیە کە حوتیان ئیش ناکەن و زۆربەیان بە شێوازێکی کۆن بە شێوازی دوودووری ئیشەکەن. سەنتەری ژیانەوە لە شاری سلێمانی تاکە سەنتەرە کە بە شێوازی سێدووری و بە شێوازی لە سێدووری پێشکەوتوتر کە ئامارتی پێوترێ کار دەکات. سەنتەری ژیانەوە لە ساڵی 2009دا بە ناوی سەنتەری سلێمانی بۆ چارەسەری شێرپەنجە بە تیشک بە هەوڵی کۆمەڵێک دڵسۆز کە دیارترینیان جەنابی مام جەلال و بەڕێز دکتۆر ئەختەر نەجمەدینە دروست کرا. هەر لە سەرەتاوە ئەم سەنتەرە لە ژێر چاودێری ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم و ڕێکخراوی تەندروستی جیهانیا بوو. بە جۆرێک ساڵانە دێن چێکی چۆنیەتی کوالەتی تیشکی بەکارهاتوو ئەکەن. 3 ساڵ لەسەر یەک خەڵاتی ڕێزلێنانیان بەخشیوەتە سەنتەرەکە کە داتاکانمان هاوشێوەی داتاکانی ئەوروپا و ئەمریکا دەرچووە. هەر بۆیە لە ساڵی 2011دا ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم بڕیاریدا کە لەسەر سپۆنسەری خۆی کە ساڵی جارێک بۆ سەنتەرێکی ئەکات ئەو ساڵەبی بەخشە بە سەنتەری ژیانەوە و 4 کارمەند پزیشک و کارمەند بنێرێ بۆ وڵاتی ئەردن بۆ مەبەستی خولی ڕاهێنان. لەگەڵ هاتنی دکتۆر لیسا لە ساڵی 2013 بۆردی کوردستانی بۆ پسپۆڕیە پزیشکیەکان بڕیاریدا کە بۆردی
کوردستانی بۆ چارەسەری شێرپەنجە بەتیشت بکرێتەوە سنتەری سلێمانی سنتەری ژیانۆ بکرێتە سنتەری بۆردی کوردستانی پاشان لە ساڵی 2014 لەلایەن زانکۆی سلێمانیەوە دێن چێکی چۆنیەتی کوالەتی تیشکی بەکارهاتوو ئەکەن 3 ساڵ لەسەر یەک خەڵاتی ڕێزلێنانیان بەخشیوەتە سنتەرەکە کە داتاکانمان هاوشێوەی داتاکانی ئەوروپا و ئەمریکا دەرچووە هەر بۆیە لە ساڵی 2011دا ئاژانسی نەودەوڵەتی وزەی ئەتۆم بڕیاریدا کە لەسەر سپۆنسەری خۆی کە ساڵی جارێک بۆ سنتەرێکی ئەکات ئەو ساڵەبی بەخشێ بە سنتەری ژیانەوە و 4 کارمەند پزیشک و کارمەند بنێرێ بۆ وڵاتی ئەردن بۆ مەبەستی خولی ڕاهێنا لەگەڵ هاتنی دکتۆر لیسا لە ساڵی 2013 بۆردی کوردستانی بۆ پسپۆڕیە پزیشکەکان بڕیاریدا کە بۆردی کوردستانی بۆ چارەسەری شێرپەنجە بەتیشت بکرێتەوە سنتەری سلێمانی سنتەری ژیانۆ بکرێتە سنتەری بۆردی کوردستانی پاشان لە ساڵی 2014 لەلایەن زانکۆی سلێمانیەوە کرایە سنتەری خوێندنی ماستەری بۆردی ماستەری چارەسەر بەتیشت هەر لە هەمان ساڵدا لەلایەن زانکۆی سلێمانیەوە کرایە سنتەری خوێندنی ماستەر لە بواری فیزیای پزیشکیدا سنتەری ژیانەوە ڕۆڵێکی بەرچاوی لە هۆشیارکردنەوەی کۆمەلگا سەبارەت بە شێرپەنجە و هۆکارەکان و ڕێگاکانی چارەسەری بینیوە کە لە شوێی بەرنامەی میدیایی و سیمینار و نابلکەوە بووە ساڵی پار لە مانگی 6دا کەمپینی ژیانەوە بە هاوکاری سێ ڕێکخرا و کوردستان و یووا فاوندیشن و هۆرایزن فاوندیشن دەستی پێکرد بە ئامانجی کڕینی ئەمریکی کێلیناک لەبەر درێژی لیستی چاوەڕوانی کە لە کۆتاییدا دەرەنجامەکەی ئینشەڵا ڕاگەێنین ساڵی پار بەشداریمان کرد لە 5 کۆنفرانسی جیهانیە بە 5 ئەبستراک کە لە 5 گۆڤاری جیهانیە بڵاو کرانەوەنە هەر لەم ساڵدا لە مانگی دوودا یەکەمین کۆنفرانسی فڕەپسپۆری با هاوکاری لەگەڵ شاری پزیشکی فاروقا لەلایەن سنتەری ژیانەوە بە ئەنجام گەیاندرا گەورەترین فەخر و شانازی بۆ ئێمە ئەوەیە کە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا توانیمان بچینە ڕکابەریەکەوانێک کە بۆ یەکەم جار بێز و بەسترۆ وەرگرین کە لە سایتی خۆیانە ئەسترۆ پێمان دەڵێ لە دوای سنتەری ژیانەوە سنتەرێک لە تورکیا لە مانگی ئایندەیە هەمان بێز و بەسترۆ دووبارە ئەکاتەوە پاشان لە مانگی سێیە لە مەکسیک و لە ڕۆمانیا ئێستا سنتەری ژیانەوە دوو ئامێری لیناکی تیشکی دەرەکی هەیە ئامێرێکی سیتیسکان و سیتی سیمولیتەر ئامێرێکی تیشکی ناوەکی براکیثێراپی و باشترین جۆری سێتی دانانی نەخۆش کە ئەگەر بێت و بەبێ ئەمە کار بکەین ئێمە ڕێژەی هەڵەکردنمان زۆرەوێ بەڵام بۆی ئەم ئامێرانەوە ئەتوانین لە کەمتر لە 5 ملیم نەخۆشەکانمان چارەسەر بکەین کە لەم قەیرانە گەورەیەدا ئێمە توانیمان لەم ساڵدا 2 سێت لەوە بە هاوکاری سنووکی شێرپەنجە بکڕین لێرە سوپاسیان ئەکەین بە ئومێدین ساڵی 2016 ساڵی وەرچەرخان و گۆڕانکاری بێ بۆ ئێمە لەبەرەوەی بەڕێز سەرۆکی سندوقی شێرپەنجە بەڵێنی داوە کە پارەی کۆکراوی کەمپینی ژیانەوە کە بڕی 4 میلیۆن دلار بوو تەکمیلە بکرێت سنتەرەکە نەک هەر ئامێرێکی چارەسەر بە تیشکی بۆ بکڕێت بەڵکو ئامێرێکی نوێی سیتیسکان و ئێمارای بۆ دابین بکرێت خاڵی گرنگەوەیە کە هەموو ئەم خزمەتگوزاریانەی کە باسی لێوەکەین خزمەتگوزاریەکی خۆڕاییە سنتەری ژیانەوە بەردەوام کێرڤی زیادکردنی نەخۆشەکانی لە زیادبوونەیە کە چارەسەریانەکەین سەرەتا بە 165 نەخۆش و لەم ساڵدا تەنها لە 11 مانگە 1155 نەخۆشمان چار کردووە ڕاستە ئەم سنتەرێکە لە فەرمانگەی تەندروستی سلێمانی بەڵام لە هەموو سێ نەخۆشێکە نەخۆشیشان لە دەرەوەی ئەم شارەوە چارەسەرەکرێت بۆیە سنتەرێکە بۆ هەموو عێراق لە ماوەی 11 مانگە 1155 نەخۆش چار کراون بۆی کاتان زۆر نەگرم 6400 نەخۆش لە کلینیکەکانمان بینراون هەفتەی 50 بۆ 6 نەخۆشی تازە ئەبینین کە بۆ ئەسێسمنت و بڕیاردان ئایا پێویستیان بە تیشک هەیە یان نا تەنها گرفتی گەورەی ئێمە هەبوونی لیستێکی چاوەڕوانی دوور و درێژە کە 500 نەخۆش لە لیستەکەمانایە لەگەڵ ئەوەی کە وەک کاکتۆر فەرمووی دکتۆر میران تانووی شەو کار ئەکەین بە 2 ئامێر و ڕۆژانە 70 بۆ 80 نەخۆش چارەسەر ئەکەین بەدەر لەوەی کە تەنها سنتەرەکە بەشی بەهۆشکاری تایە کە منداڵان تێدا چارەسەر ئەکرێن چارەسەرکردنی هەر منداڵێک بە بێهۆشی جێگای 2 بۆ 3 نەخۆشمان لێگرێت لەم ساڵدا 18,000 جلسەی تیشک بۆ نەخۆشەکانمان کراوە کە ئەگەر بە زمانی پارەلێکی بینەوانەیە ئەگەر بێت و لە هەر وڵاتێکی چواردەور بکرایە نزیکەی 3 بۆ 3 ملیۆن و نیو دۆلاری تێچوو ومێدمان وایە لە ماوەی 7 ساڵی ڕابردووی کارکردنمانە خزمەتێکمان کردبێ بە خەڵکی کوردستان بە خەڵکی هەموو عێراق ومێدمان وایە کە بتوانین بەڕاستی ژیانەوە بکەینە دەواازەی ڕوانین بۆ ئایندە بۆ نەخۆشانی شێرپەنجە دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان
ئامادەبوانی بەڕێز ئێستا دەکەینە کۆتا بڕگەی پرۆگرامەکەمان و دەمانەوێت چەندین شتان وە بیربێنینەوە هەروەها ئامادە بژین بە چەندین کەس کە لێرەدا بوونیان هەیە و سەرەتا سوپاسگوزاریمان بۆ سەرۆک مامجەلالە و هەروەها هیوادارین زوو چاک بێتەوە بتوانێت تەندروستی باشتر بێت. Thank you. Now, please welcome Dr. Rekat Hamarashid for his appreciation plaque. Mrs. Zulfa Mahmood, Chairman of Health and Environment Committee, Kurdistan Parliament. Thanks a lot, Dr. Laith. Thank you. برز کاکتر رکات فرمون با بخشینی خلاتی دعاتو تر. برز دکتر دارا خوشناو. برئيس دكتور ميران محمد عباس. برئيس بروفيسور دكتور حمد نجم. زور سپاس کاکتر جان، ممنون. برئیس دکتر داراب فرمون با بخشنی خلاتی دعاتو تر. رخراوی کردستان با هاریکاری نخوشانی شرطنجا. کمپانیای الکتا. الکتا. سندیکای کارمندانی تندرستی لەلایەن نەقیبی سندیکا بەڕێز کاک جەبار.
کۆمپانیای ڤاریان، کۆمپانیای ئەلئیتقان، کۆمپانیای گەڵاڵە، ڕێکخراوی WKH، زۆر سپاس کاکتەبەر. ئێستاش بەڕێز پارێزگای سلێمانی دکتۆر ئاسۆبانەکەین بە بەخشینی غەڵاتەکان. دکتۆر عەبدوڵڵا حەستۆ، دكتور عيسى محمد،